لسرسری ئەمانە خەڵک بێئاونانە. مامۆستایان لە هەفتەی ملنەدان و گوێنەدان بە فشارەکان خۆپیشاندان و ڕێپێوانیان ئەنجامدا. زانایانی ئاینی، قوتابیان و بەشێک لە کەسوکاریان و مامۆستایانی وانەبێژ لە ناو خۆپیشاندانی فراوانی مامۆستایان بەشدار بوون و داوایان کرد حکوومەت داواکاری مامۆستایان جێبەجێ بکات. حکوومەتی هەرێمی کوردستان نایەتە سەرقەت لەگەڵ حکوومەتی فیدراڵە، داواکاریای دەستوریەکان جێبەجێ ناکا، ئیمالێکا غەمساردە بێباکە، هەموو میلەتەکەیەکا بە قوربانی کۆکردنەوەی پارە و دۆلار بۆی مانەوەی کورسەکانی خوان. حکوومەتی فیدرالیش لە داخی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەردانانەوێنێ بۆ حکومی دەستوری بۆ یاسا ئەوە ئابوڵەکەی خستووەتە سەر میلەتەکەمان بۆی میلەتەکە زیاتر بێتاقەت بن، برسێتیان بەسەرا بێت، شۆڕش هەڵگرسێنین تاوەکو ئەو ڕۆژەی دەنگ ئەدرێ لەسەر سندوقەکان بەو دەنگانەمان ئەیانگۆڕی نایڵێنین. ئێمە لە پێویستترین بۆ حکوومەت، چونکە ئێمە کەلێنێکی زۆر گەورەمان لە کەرتی پەروەردە پڕ کردوێتەوە، ئەنجا مەفروزە لە سەریکە تاقینمان بکات بە مافی خۆمان بگەێنێت. وڵای ئێمە مانگونیوێکی دەواممان فەوتاوە، بەڕاستی ئێمە زەرێکی زۆری بە ئێمە گەیاندووە، داواکارین یاخود کاتی خوێندنمان بۆ درێژ بکرێتەوە یاخود مەنەجمان بۆ کەم بکرێتەوە. بەڕاستی نە مامۆستا فریاکەوێت نە تەلەبەژە توانێت ئەو هەموو بابەتە زەبتکار لە مێشکیا، زەرێکی زۆری پێ ئەگەێنێت تکە بێ نامانەوە بێت و مەنەجمان بۆ کەم بکرێتەوە. لە یادداشتێکیاندا مامۆستایان سوورن لەسەر بایکۆت و ڕای دەگەێنن دەرگای قوتابخانەکان ناکرێتەوە تا حکوومەت وەڵامیان دەداتەوە و مافەکانیان بۆ دەگەڕێنێتەوە و شێوازی دابەشکردنی موچە ڕێک دەخاتەوە. لێرەوە داواکارین بە زووترین کات بێن بەدەم داواکانمانەوە یان دەست لە کار بکێشنەوە و ئەو پۆستانە بەجێ بهێڵن و چیتر مامۆستایان و فەرمانبەران باجی خراپ ئیدارەدانی ئەوان نەدەن. پێویستە دەسەڵات و هەندێک لە دەست و پەیوەندەکانی لەوە تێبکەن کە مامۆستایان زۆر لەوە هۆشیارترن بە فشار و فێڵ کۆتایی بە بایکۆت و ناڕەزایەتیەکان بهێنن. ئەتوانم بڵێم هەموو حیزبەکانیش زۆر بێ مەوقیفن، زۆر بێ هەڵوێستن، هەمویان خۆیان حازر کردو بۆ کێکی دەسەڵات، بەڵام هیچیان هەڵوێستێکی وایان نییە یعنی کەسی یەکەمی ئەو حیزبانە بۆ شتی تریانە سەرجادەوە، بەڵام لە ڕاستیا بۆ ئەم مافی خەڵکە نایانە سەرجادەوە. بەڵێ ئێمە بەردەوامە بین تەحەدای هەموو یەکەین و هیچ شتێکی ئەوتۆ نەکراوە تا ئێمە بڕۆینەوە بۆ هۆڵەکانی خوێندن. هەر کاتێ مافەکانمان دابین کرا ئەرکەکانمان جێبەجێەکەین. خۆپیشاندان و بەردەوامی بایکۆتی مامۆستایان پێی ناوەتە 66مین ڕۆژیەوە و وەک خۆیان دەڵێن تا ئێستا حکوومەت بێباکە وەڵامی داواکاریەکانیانی نەداوەتەوە. بەپێی زانیاریەکان کۆدەنگی دەستەی مامۆستایانی ناڕازی هەیە 26 ئەم مانگا دەچنە بەغداد و داواکاریەکانیان ناڕاستەی حکوومەتی عێراق دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.